زیاتر لە 14 سەدەبەر لە ئێستا پێغەمبەری خوددا دەستی بە بانگاوازەکەی کرد لە مەککە و بانگێشتی خەڵکی دەکرد بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و لەو کاتەشدا خزم و کەسوکارەکانی لە دژی وەستا بوون. گەنجێک لە وڵاتێکی دوورەوە تا مۆزرۆی زانینی ڕاستیەکان بوو، بەڵام لە ناو نەزانیدا بوو. سوپاست دەکەم ڕۆستەم. گەورم سەلمان، من ئەبینم کەوا تۆ لە تەنهاییدا دەژیت. ئەمە تەنهایی نییە، بەڵکو هەر شتێک لێرە دەبینم دڵم پێی تەنگە بێ. باشە بۆچی ئەو ئاگریان پێ پیرۆزە؟ ئەمە مانای چییە؟ ئەمە مانایەکی زۆر گەورەیە کە ئەو ئاگرا بە داگیرسایی ببینێتەوە. من وا هەز دەکەم باوکە گیان، ئەم ئاگرە ڕاستی نییە. ڕەنگە بتوانم ئەوت بۆ ڕاست بکەمەوە کەوا وای دەزانی. سیرکە هەندێک کێشەم هەیە لە بەروو بوومەکان. لە فرۆشتنی دوا دەکەوم، ئەوە شەرمەزارێکی زۆر بۆ من دێنێ. پێویستە تۆ یارمەتیم بدەی کوڕی خۆم. من چارەیەک ئەدۆزمەوە و ئەگەڕێمەوە بۆلات. لە ئێستادا سەلمان ڕووبەڕووی چەندین ناخۆشە و کێشەکانی ژیان دەبێتەوە. وە بۆ ئێوارەش ئەگەڕێتەوە بۆ ئاگرەکە. ڕاچۆنە؟ بیرۆکەیەکی جوانە؟ یاخودی شتێک نازانم لە فرۆشتن. بە پێچانەوە زۆر نایابە. من چەند ساڵە بازرگانم تا ئێستا بیرۆکەیەکی وان بە خەیاڵدا نەهاتووە. تەنانەت بۆ باوکی شدڕووی نەداوە. ئەم زانی کەوا ئەگەڕێیتەوە بۆ ئاگرەکە، بینیم کەوا ژیانت تۆ شای مەکە، هەر شتێکت لە دڵە بیڵێ. تۆ وتتکەوە ئاگری ڕاستەقینە نییە. تکا لێ دەکەم زیاترم پێ بڵێ. من هیچی ترم نییە پێت بڵێم جگە لەوەی گوێم لێ بووە. بەڵام من پیاوێک دەناسم زانستێکی زۆری هەیە وە زانیایی پێدەبەخشێ لەسەر ئەم شتانە. بەڵام ئەو چێتی؟ بەڵام ئەو زۆر دوویە لە شوێنێکی وەهایە کە تۆ چەندەی پێ ئەزانی لە دواوەی ئەوە. دڵنیا بە لە هەر شوێنێک بێئەچم بۆ لای. ڕێگای قۆیست لە بایدەمەغۆڵە، ناخۆشیت دێتە ڕێگا. ڕێگاکەت زۆر دوویە، بێی بکەوە ڕۆڵە. من هەرگیز بیر ناکەمەوە. پێویستە بگەم بۆ ئامانجە. پێم بڵێ چۆن ڕێگەدا ئەو ئاگرە پیرۆزە بکوژێتەوە ها؟ باوکە، من چیتر ئاگرێک ناپەرستم کەوا خۆم دایگرم. بەڵکو من دەمەوێت ئەوە پەرستم کە دروستی کردوم. تۆ پێی کافر بووی؟ بمبورە باوکەجان، من کەش دەکەم. پێویستە بەردەوام لەو ڕێگایەکەوە دەستم پێ کردووە. بڵێ بەردەوام دەبی. ناباوکە تکایەوە مەکە باوکە گیان. سەلمان، کاهینی گەورە دەیەوێ بتبینێ. ئایا؟ بەڵێ وا هەز دەکەم ئەو دەمرێ. مردن حەقە، ڕاکەیدنی لێوە نییە. من داوا لە خودای گەورە دەکەم کەوا تۆ لە ژیان زیاتر ببینیتەوە بۆی زانست لێوە فێر بم، چونکە من بێدەنگ بە تۆ گوێ بگەیە وە بیت لای من بێت. پێیان بەیەک کاتەکەی نزیک بۆتەوە و هەندێک نیشانە هەیە پێت دەڵێم کە بەڵگەیە لەسەر
پێغەمبەرایەتی ئەو درێژە پێدەی ئاینی ئیبراهیمە وە لە خاچی عایەب دێتەدایەوە. لە خاچی عەرەب؟ بەڵێ، وەلا سەرشانیدا مۆی پێغەمبەرایەتی هەیە، وەگەلەکەی ئەو لەسەر خاکەکەی خۆی دەری دەکەن، دەینێن بۆ شوێنێک کە لە نێوان دوو چێودایە و پڕیەتی لەدار خۆیما، وە ئەو دیاری قبول دەکە، بەڵام سەدەقە و خێر بەی شێوەیەک قبول ناکات لە هیچ کەسێ. گەورە، بەڵام واز لە من بێنە بە دوای ئەودا بگەڕێ بۆ بەردەوام بە سەلمان. سڵاوتان لەبێ. سەیکان ئەوە چێیە؟ ئەوە نێچیرێکە دەکەوێتە ژێردەستمان. ئێستا دەیبینی فەرموو وەرە بەخێراتی تێنێتیت بشتێنە کەوتە داوەتەوە. ئای بەرێ زۆر سپاس دەکەم. بیخۆ داوەکو تێی دەخۆیتەوە. فەرموو دانیشە دەفەرمودەی شەرمەکە دانیشە پێمان بڵێ تۆ لەکوێوە هاتووی؟ لە وڵاتی فارسەوە هاتووە. وڵاتێکی زۆر دوورە، بدڵنیایەوە خانەوادەکەت دڵیان پێتەوەیە. بەڕاستی پێتان بڵێم من پێ نەوتنکەوە بۆ چێ دەڕۆم. کەواتە تۆ بەتەنهای ئەڕۆم بۆ خاچی عەرەب. باشە بۆچی ئەڕوو بۆ ئەوێ؟ بۆ کارێکی گەورە. ئەومە ڕێگایە ئەبڕم بۆ بینینی پێغەمبەری خودا. من لەبەر خاتری ئەو کۆشکەکەی باوکەمم جێهێشت و ئەو هەمە ڕێگایش ئەبڕم بۆ ئەوەی تەنها پێی بگەم. چیرۆکەکەت شایانی گرنگی پێدانە، بەڵام لەم گەڕێ با پێت بڵێم کەوا تۆ زۆر گەمژەی. تۆ زۆر گەمژێکەوە کۆشتی باوکت جێهێشت و زۆر گەمژەشیکەوە بە دوای پێغەمبەران دەکەوێت. تۆ نازانی کەوا دەکەویتە دەستی ئێمە؟ گوێ بگرە، ئێمە بازرگانی کۆیلەکانین. دەی بباسن. تۆم ناسیەوە، تۆ ئەو سێکی گەمژەی. بەڵکو تۆ گەمژەی ئەی خەسێتی ئاخ. دەستم بەردە بەڕە ئەو سێە. تۆ بۆ ئەی گەمژە، نازانی چەندین جار هێرشیان کردۆتە سەر ئێمە؟ ئەوان بەیپەچی ئێمەیان داوەتەوە، چونکە ئێمە هێشمان کردۆتە سەیان. پێویستە ئەم جەنگە کۆتایی پێبێ. بڕات، تۆ ئێستا حەز بە ئاشتی دەکەی لەو کاتێکەوە محەممەد ناسیوە هەروە دەڵێ. ئەگەر ئێوە گوێی بۆ بگەن ئەوە ئەو کاتە دەزانن کەوا ئەو پێغەمبەرە لەلایەن خودداوە. پێشتر من ئەو بازارم نەبینیوە. ئێستا کۆیلەیەکی باشی لێ دەکڕین. بەڵام ئەوە دادپەروەری نییەکەوە ئێمە کۆی لە بکڕین باوکە گیان. جارێکی تر گوێم لەو قسانە نەبێتەوە، ئەوانە خۆیان بە کۆیلەیی لە دایک دەبن. وازم لێ بێنن، من کۆیلە نیم، من سەلمانی فارسیم. وازم لێ بێنە. دوو کۆیلەی بەهێزم بۆ فێوەشترێت مەزادەکە دەست پێکرد. پێنج دینار دەدەم بۆ ئەو فارسیە. داکە هیوامان پێغەمبەرە. پێغەمبەر؟
محەممەد دەڵێ مرۆڤەکان یەکسانن وە شوێن کەوتوانیشی کۆیلەکان ئازادەکەن پێم بڵێ محەممەد بانگەوازی چی دەکا ئەو بانگەوازی ئاینەکەی ئیبراهیمەکە ئەو لەکوێیە ئایا لێرەیە نەخێر بەڵکو ئەو